هۆکارێکی ترەوەیە کە هاوڕێتی دینکز و وەرە بەزیوەکان تۆ بۆ خۆت کە لەگەڵ خەڵکانەکەی بە تەقوا و دیندارن لەوانەوە هەر شت فێربی ئەگەر هەر قسەشن لەگەڵ نەکەن سەیرەکەی سوبحان الله ئەم کابرایە خەبەری بۆتەوە بەم شەوە ساردە دەستنوێژی گرتووە نەوتی نییە گەرمی نییە ژوورەکەی گەرماییتیان نییە بەڵام هەستاوەتەوە بۆ شەو نوێژ مووی بە ڕەفیقی ئەم گەنجە سەیرەکەی سوبحان الله عەمری 20 ساڵە چەند خەریکی لەبەرکردنی قورئانە سەیری خۆ دەکەیت و سەیری ئەوەکەی ئەڵێیت خوا هەردووکمان پێکەوە قیازەکرێن لە دڵی خۆتاڵێنەوەڵە سەیرەکەی ئەم پیاوە بۆ خوا لێبڕاوە شەو ڕۆژ غیرەت گرتوێتی و ئیشەکە بۆ ئەم ئیسلامە وەک تۆ خۆی نەتۆقاندووە وەک تۆ خۆی نەترساندووە هەر ئەم لاولا بکەی وابزانێ وەڵاو ئاسایشێکی لێ زەرابێ مۆبایلێکی بەدەستەوە چاوی لە تۆ بڕیوە سەیری تۆ ناکە سەیری پشت سەری تۆکە مەنزەرەیەکی ترە بەخوامە ئاسایش ئێستا تەقریرێکم لێدا با بڕۆ ڕێشم کورتکەمەوە سەیرەکایەکێکی تریش لە تۆ بە جوامێرترە لە تۆ بە غیرەترە شەو ڕۆژی شیشەکە بۆ ئیسلامەتەکە و ناشترسێ گرتوویانە بردوویانە هێناویانەتەوە دەرەوە تەحقیقاتیان لەگەڵا کردووە لێشیان داوە قاچی شکاوە بەڵام لە تۆ بە غیرەترە کۆڵیش نادا بەڵام تۆ بووی بە ڕەفیقی کۆمەڵێکی تر ورە ڕووخا و ئیمان کز هەریەکە لە هاستی خۆی و قورئانەکەی واز لێ هێناوەڵێ کاکە دەست بگرە بە کڵاوەکەی خۆتە بابانەی بە قورئانی خوای واز لێ هێناوە هاتۆ بۆ پەندی پێشینانێک وەڵاو دەستەی نەتوانم بیبڕم ماچیەکە بڕۆ هەر دەست ماچکە ئێستا ڕازی نین بۆی دەستیان ماچکەی قاچ ماچکردنەکەش ڕازی نەماوە بە برسێتی شوێنمان کەوە ببە بە پێشمەرگە و ڕۆحتمان بدەری ئەم تەنازولانە بۆچی کردوتن بۆچی ئیمانە دوا کز بوو بۆچی وا سست بووی لێچویتەوە جا سەیری کەنەوە کەسێک کە ئیماندار بووە ئەوەی ئەهلی نوێژ و تاعەت و عیبادەت بووە ئێستا وازی لە نوێژەکە نابزانە چەند زەلیل کەوتووە ئەوەی ساب خۆی لە دڵی خۆی ئازانێت چەند زەلیلە سەرباریەوە هاتووە بۆ بە ڕەفیقی کەسانێکی تر سیمای ئیسلامەتی پێوە نەماوە سەریان حەفر کردووە جلوبەرجیان بە ئەنواع وشکاڵ شێوە گۆڕیوە ڕیشان پاک تاشیوە بۆی وا نەزانن ئەمە دیندارن دووریش نییەگەر لە ڕێگای مزگەوتێکیان پرسەوە لە مزگەوت وڵێ ناڵە چوم سەردانی برادێکم کرد وتی وەرە لەبەر ئەو مزگەوتە چاوەڕێم بکە ناوێرە بڵێ نوێژەکە ژەکە ئەوە چاوەڕێژەکە قسەی زلزلی ژەکە اعتراضەکرێ لەو خەڵکە بۆچی ئەوانە خۆیان بە مجاهید داوەتە قەڵەم ئەو قسە زلانە بۆچی لەسەر منبەرەکە ئەوە چێ خۆی کردووە بە پڕۆفیسۆر کەوتۆتە شت نووسین لەسەر ئیسلام هەمویان لە تۆ چاکترن تۆ خۆت چیت کردو لەبەرەوە گومانی تیانە کە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ الرەجل عەلى دین خەلیله هەموو کەسێک کابرا لەسەر دینی هاوڕێکەیەتی فلينظر أحدكم من يخالل جابە هەر کەسێکتان بزانێت کە چێ ئەکاتە هاوڕێی خۆی تۆ هاوڕێکانت چاک بن کوردەواری شەرواڵێ تۆ لەگەڵ شێرویەکی وەڕاو لەگەڵ ڕێوی بێگەڕێ بۆ فێڵ لەگەڵ مشکوی خۆ دەشاری تۆ لەگەڵ پشیلەوی سپڵە دەرەچی لەگەڵ پیاوی چاکە پیاوی چاک دەرەچی لەگەڵ پیاوی ڕازگۆ و جوامێر و بە شەهامەت کەسایەتی متەزن وا فێرەبی لەگەڵ یەکێکی تری متەلەون هەر ڕۆژەی ڕەنگێک وەرەگرێ هەر ڕۆژەی لەگەڵ جەمسەرێکایە و هەر ڕۆژەی سەنگەری خەباتێک جۆزێتەوە بۆ شوێنێک تەبەن تۆژوار لێتی لەبەرەوە زەروریە برادری باشت هەبێ جا کە بڵێن برادەر چونکە خۆی لە ئەسڵا بێ بڵێن برا بەڵام جارێ ئەوانە هەمووی مەرحەلەن ناسیاوێتی هاوڕێیەتی برادرایەتی دوای دەی بۆ برایەتی دینی ئەم خەڵکێسە هەمووی لە مزگەوتن ئەمە ناسیاوی یەکتریش نین لێشیان پرسێڵەوە وەڵا موسڵمان هەمووی برای موسڵمانە ئەوە هەموو خودلانە چێ بەسەر یەکتری هەیەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تەشبیهێکی زۆر جوانی هێناوەتەوە ئەفەرمێ لە حەدیثی متفق عليه يعني بخاري ومسلم بيق لفظ جراوي أفرمي مثل الجليس الصالح والجليس السوء كمثل صاحب المسك وكير الحداد لا يعدم من صاحب المسك إما تشتريه أو تجد ريحه وكير الحداد يحرق بدنك أو ثوبك أو تجد منه ريحا خبيثة أفرمي نمونەی هاوڕێی چاک و هاوڕێی خراپ وەکو عەترفرۆش و موشەدەمەوان وایە عەترفرۆش هەموومان نەزانین
کابرا عتری داناوەی فرۆشەسەوە معاملەیەکێکی بەلایە تێپەڕی هەروەکو پیاوچاکی بەلایە تێپەڕی سەلامێگەکەی سەیری نووری دەموچاوەکەی دڵی ڕۆشنە بێ و سوکنایە بە دڵ تا دێ لە خۆتەوە حەز بە خواناسیەکەی حەزەکەی ئەو پیاوە هەر سەرکەوتو بێ پێڵی دوعاکمان بۆ بکە لە ڕێگاوە پێ ئەڕۆی ئەمە عەتر فرۆش. یەکێکی تر موشەدەمەوانە. موشەدەمە لە کاتی خۆیان لە کۆمەڵگەی کوردەواری تەمان بێگومان لە شوێنانی تری ژوا بوو ئاسەنگەر کوورەی دروستە کرد کوورەی ئاگر ئەنجا بۆی فووی لێکە پێستەیەکیان هێنا مەشکە وەکو مەشکە ئەم سەروسەری لای قاچەکانیەوە بڵێن داریان پێوە ئەبەست بۆی ئاوا بجوڵێ لە ئاستی ملەکەیەوە کە بڕابوو هەوا ئەهات و هەوا ڕۆشتەوە ئیدا لە ئاگرەکە ئەگەشایەوە ئەنجا بەردەوام ئاوایان لێ کرد ئەمە پێڵەن موشەدەمە بە عەرەبی پێڵەن کیر کە نافخ الکیر یعنی ئەو کەسەی کە ئاو فووەکە بەم بە موشەدەمەکە فووەکە بە ئاگرەکەیەوە طبعاً حەدان لە هەموو زەمانەکە بەکاریان هێناوە ئەوانەی شمشێر و چەق و مزگەر لای خۆمان بەکاریان هێنا پێیانەوت مزگەر. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئەو کەسەی کە ڕەفیقی خراپە وەکو ئەم موشەدەمەوانە وایە ئەگەر بچیتە نزیکی پزیسکێکی ئاگرە بەرەکەوێ پەڕێ جلەکانە دەسووتێن یان بەلایە تێپەڕی بۆنێکی ناخۆش دێ بەسەرتە. ئەوە تەشبیهێکی زۆر جوانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە فەرمێک عەتر فرۆشەکە یا لێ کڕی یا هەر هیچ نەبێ بۆنێکی خۆشی بەسەرتا دێ. ئەمی تریان یان ئەتسووتێنە داخەبی پێی پشکۆیەک بەردەکەوێت شتێک بەردەکەوێت یان جلەکە دەسووتێنە پزیسکێکی بەرەکەوێت یان بۆنێکی ناخۆشی بەسەراتی. ئەمەش بۆیەکی سەرەکیە لەوەی کە وات لێدێ سستی و لێچوونەوە ڕوتێکە. ئەمە سەبەبێکی زۆر سەرەکیە لە کوردستانە کە خەڵک وای لێ هاتووە ڕەفیقایەتی ترسنۆکەکە بۆی سەلامەت دەرچێت. بۆی ئەگەر هیچ باسی کوفر و ئیمانی کرد بڵە فڵان کافرەوەنا بەخوا کاکە ئەمە خەتەرە برا ئەمە دایما لە فکری خەواریجە لە فکری جیهادایە هیچیشی نەوتووە. هەر مناقشەی لە مەجلیسێتەکە دابمەزرێ بڵێ کاکە جەوەڕای ئیمامی ئەحمەد بن حەمبەل ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ نوێژنەکەر کافرە چی بووە ئەمە معالەمەتان کافر کرد ێ باشە تەرەفەکەی تریش لە سێ مەزهەبەکەی تر بە کافری دانانێ مناقشەیەکی علمیە هەرێکە دلیلی خۆی هێناوە قسەیەکەن لەسەر ئەمە بەس بۆ ئەمیان بووە بە تەکفیری و خەوارج و جیهادی ئەوە لە ترسە واقعەکە وای لێ کردووی وا بڵێ ئەنجا تووان لێ هاتووە ڕەفیقێکی جوامێرت نەماوە ڕەفیقێکی ئازاد نەماوە هەموویان لەسەر نەوعی تۆن چونکە تۆ گەڕاوی بە دوایانە یەک ترسنۆکەکانت کۆ کردوەوە بۆی لە ڕەفیقاتی و ترسنۆکانە بکەی بە نەتیجەتەن تەوانە ڕوخەی دیندارێتەکەت لەکوێ پێمێنێ ئەنجا بڵێ وەڵا ئیمانم کز نەبووە بەڵێ کز بووە تۆ چ سیما و سیفەتێکی ئیسلامەتێکت پێوە ماوە نوێژەکەشەکەی بە پەنە دەرەپەڕیتە دەرەوە ئەو قافیش خۆی بە دوای توای بۆیە دایەخە چونکە زانەیە ئێوەمانان لە مزگەوتەکەەوەندە نامێنەوە بە جوامێری دیفاع لە مقدساتی ئیسلام و دەرسەکانی خۆتان بکەن نەتیجەتەن تەبەن کوفریش هەتاکو گرێکە لە قاچی تۆ قایم کەوتۆ نەترسی تۆ هەر خۆت شلکەی گرێکە تونترەکە طبیعەتی هەموو سڕاعێکیش وهایە